یەکەم کەنارە بێت و ئێرانە کە قسە بە زەرەری ئێمەوە دڵتەنگ من و بێن بۆ ئێرانە عاتیت نەلای من. جیا لە حەوزی ماسی و زەرمەندبوونی هاوڵاتیان و بەخێوکەرانی ماسی چەندین ڕەزیش لە ئەسنووری قەزای تەختەق و دەوروبەری زەرمەند بوونە بەهۆی لافاوەکەی ئێوارەی سێشەمەوە. ئەمە نمونەیەکێک لەو ڕەزانەیە کە لێرە یاخود ڕەزی هەنجیرە. من دەمێت مامڕۆف خاوەنی ڕەزەکە وەربگرم. مامڕۆف سپاس دەکەم. چۆنی ماندوو نەبی باشی بەخێر بێن یاخۆ سەلامەت بی بەخێر بن سەرچاو. وەڵاوە یەکەم کەنارە بێت و ئێرانە کە قسە بە زەرەری ئێمەوە دڵتەنگ من و بێن بۆ ئێرانە عاتیت نەلای من. سپاس دەکەم. بەرێ دەمێ بزانم زەرەری ئێوە چییە؟ چەندەم جاریشە تووشێ و زۆرە لافاوە دەبن. وەڵای من وەکو زەرەر ئەوە ڕز و باخەکەمە، ئەوە هەتانی وەقەدی ئاوە، ئەوە تانی ئیدارە و ژیانمان لەسەر ئەو ڕز و باخە بۆ هەنارە و هەنجیرە و قەیسیە و ئیدارە و ژیانمان لەسەوێ و زەرەکەی نازام. ئەگە یشتیکە ئەوە بە 4 ساڵ بە 5 ساڵ ئەوجا بۆم بەرهەم دێتەوە وەک ئێستا. وەک ئێستا بە 5 ساڵ ئەوە بە 4 ساڵ جاوم پێگەیاندووە ئەو ڕزا بە 4 ساڵ. 5 ساڵ ئەوجا لێم فرۆشتووە ئەم ساڵ. ئەوە 5 ساڵ ئەم ساڵ لێم فرۆشتووە. 4 ساڵیان بەس مەسرفم لێ کردووە. ئەگە یشک بێ چکە لە 2019 وشک بوو لە زەین 2019 یشتی کرد وەچ بە بنیۆ کرد یشتی کرد لە 20 سنتمەوە لە 20 سنتمەوە ئەم ساڵ بەرهەمم لێ فرۆشت بوو. ئەم هاویناویش ئەم پاییزە لێم فرۆشت. ئێستا ئەوە وەزعەکەی و نازانین. ئەگە یشتیکە وەڵاو دیسا ڕەنج بە خەساری وەک 2019 5 ساڵی کرد پێویستە تاوەکو خۆلی 4 ساڵ بە 4 ساڵ لە 5 بدە پێگا لە کنێمە لێرە. باشە بابەتی هاتنی لافاو ئێوە نازانن کە ساڵانە کێشێواتان بۆ دروست دەبێت حەزەری خۆتان کردو لەو بابەتیان بۆچی لێرە یاخود نزیکی زەیەکەی چیە بابەتەکە؟ ئەخر ڕاستە نزیک زەیەکەین بۆ ئەوە بەس حەزەر نازانین کە باران گوتیان بە هەفتەیەک پێشەوە پێمانن چ لە دارکەم چ لە هەنجیرکەم هەرە قەندرەبی بەمۆ ماڵێ. نەنا مەبەستم ئەوەیە دەتوانن لە شوێنی دیکە بیکەنیان ئێرە زەوی خۆتانە. ئەمە زەوی خۆمەوە هی با و باپیر مەزەوی ئەدی زەوی با و باپیر مەزەوی دیکەم نیە لە دوور و لە گرد و تەلان نیمە. باشە جیا لەو باخە لەو ڕۆزە لە حەوزی ماسیت هەبوویان نەتبووە؟ من حەوزی ماسیم نەبوو بەس هەندێکم ئەرتەیە داوت بە کوڕەکان مندارەکانم لەبەرە بێ ئیشوکارن داوت مێ بە بەلاش داوت مێ پێ بژێن بەس تەنها ئەو هەنجیرە بەدەست خۆمەوەیە و ئیدارەم لەسەر ئەو هەنجیرە و ئەوە منداڵەکان حەوزی ماسیان لە تێکەڵ بەلافاو بۆ زەریان. ئارە وەڵڵا ئەوە دەمەکەی کە بە تەشی هاتین وێران بوو گوتم ئەوە هی کوڕەکانمە ئەوە بوو ئەی چۆن زەرەریان لێ نەکەوتێ بەرە وەڵڵا ئەوەیەشیان دێگوت 1500 ماسیم تێکردیا 14 تەن ئەرفم داوەتێ پارەی ئەرفەکە نەداوەتێ هەفتەیەک پێشەوە بەخوای خاوەن ئەرفەکە خزمی خۆمانە دێگو پارەکەم بۆ حازرکە بای 12 ملیۆن دینارە. ئارێ وەڵڵا زۆر باشە مامڕۆف دەستخۆش. ئەوە هەر ئەرفەکە ئەی گازی کردیە بۆ مۆلیدەی شکاوە حرەسی 12 مانجی کردووە لە دیاری بۆ خۆی ئەوجا ئەی ئەوە دەرمان پارەی دەرمانی نەداوی دەرمان هەموو دەرمانەی کردووە لەوا لە دەرمان فرۆشەکانی تەختەق هەموو خزم و برادەریشن بەس خۆ دەبێ بیان دێنێ. باشە پرسیارێکی دیکە ئەو دارانەی لە نێو ئەو ڕەزەدان چەند ینی ئەگەر ئاو چەند لێرە بمێنێتەوە کێشە نییە و ئافریم ئەو ئاوەی وا دەیبینن لەنا ئەو ڕەزەیە مانگەک لەسەر ئەو ڕەگە بمینیش لەسەر ڕەگەکەی بمینێتەوە ئیشتێکە بەس بۆ هەنجیر و قەیسی هەر مانگەکشی نایە 15 ڕۆژ لەسەری 10 ڕۆژ لەسەری بنێتەوە شتێکە بەهەر شێوێک تا 15 ڕۆژ 20 ڕۆژگەواوە لێرە ئەگەر لێرە لا نەس ئاوەکە بەری نەدا ئەو هەنجیرە وەک 2019 ئیشکە بێ چکە 2019 45 ڕۆژ ئاو لەسەری بوو وەڵا 50 ڕۆژ ئاو لەسەری بوو لەسەر ئەو ڕەگە. بەس ئێستا نازانین ئەگە هەر 10 ڕۆژێک بێ احتیمالێ شک نەبێ بەس لە 10 ڕۆژ ڕەت بێ لە بگاتە مانجێک وەڵا یەک برچی نامێ ئیشکە. زۆر باشە مامڕۆف سپاس دەکەم خوای گەورە بۆ تەعویز بکاتەوە. ئەمە قسەی ئەو خاوەن ڕزەیەکە و بازلەوە دەکاتن ئەمە دووەم جارە تووشی و حاڵەتە دەبێت و لە ساڵی 2019 بۆ هاتنی لافاو بامان شێوە باخە و ڕزەکەی تێکەڵ بە لافاو بۆ بۆی ئەوەی کە بۆی ئاو کە زۆر لە نێو ڕزەکەی ماوتەوە ئیدی بنەکانی لێ تێکچون و دووبارە چاندێتەوە 4 ساڵە خەریکی ئەو بنانجیرانە بۆ تاوەکو گەیشتۆتەوە ئەو ئاستی ئێستا ئەم ساڵ دەڵێت یەکەم جارە لە دوای 5 ساڵ بەرهەمم لێ فرۆشتۆ بەڵام ئەمە دیسان لافاو هاتۆتە نێو ڕزەکەی و جا چاوەڕێوە دەکات ئاخۆ بەدە ڕۆژی دیکە نێو باخ و ڕزەکەی شک دەبێتەوە بۆی جارێکی دیکە سوود لە بەرامەکانی ببینێت و ئیدی زەرە نەکات.